کۆمەڵگەیەکی نیشتە جێبوون لە چەمچەماڵ بە تەواو نەکراوی ماوەتەوە. فەرمانبەرانی چەمچەماڵ کە گرفتی نیشتە جێبوونیان هەیە دەڵێن ساڵانێکە لە چاوەڕوانی تەواوکردنی ئەو پرۆژەیەدان و حکوومەت پرۆژەکەی تەواو نەکردووە. یەکێکی وەک خۆم چەند دایرەیەکم کرد کە ئەستۆپاشی کە من مافی ئەوەم هەبێ کە بتوانم لەسەر و بڕیارە مافەکەی خۆم بەدەست بێنم کە ناوی شماتێتەوە و کەسانێکی زۆریش کە نایان دەرچوو هەژارن و کەسانێکن کە بێ منزڵن ینی بێ خانون. فەرمانبەرنی خۆشم و هاوسەرم چەند ساڵا کەسمان سوودمەند نەبووین کرێنشینین ئەم شوقانەی ناو چەمچەماڵ تا ئێستا دابەش نەکراوە کەس سوودمەند نەبووە ینی بیەن بە چەند هاوڵاتیەکی کرێنشینان سوودی لەبین لەوە باشترە کە کۆمەڵێ ماڵ و مناڵیان هەیە و کرێنشین یان فەرمانبەرن. لە ساڵی 2013 فۆرم پڕکرایەوە بۆ دابشکردنی چەند شوقەیەک بەسەر کرێنشینانە بەڵام هەڵبەتە تاکو ئێستا شوقەکان تەواو نەکراوە بەشێکی تەواو کراوە بەڵام بەهۆیەوەی کە دابش نەکراوە زەرێکی زۆری پێگەشتووە ئەو شتانی کە لە ناوی بووە هیچی تیان نەماوە جامەکان هەمووی شکێنراون ئەمەش بە حکمەوەی کە دابش نەکراوە بەڵام ئەگەر دابشکرایە بۆ شوێ بەسەر نات. قایمقامی قەزای چەمچەماڵیش تەواو نەکردنی پرۆژەکە بۆ گرفتی دارایی دەژێڕێتەوە و خوازیارە گرفتەکانی بەردەم تەواو نەکردنی پرۆژەکە لا ببرێن. قەزای چەمچەماڵ کۆمەڵک شوقە لە ساڵی 2012 بۆ سێنزە هاتوتە بواری جێبەجێکردن بەڵام بەهۆی دروستبوونی شەڕی داعشی و قەیهابوونی قەیرانی دارایی پرۆژەکان وەستان لە دوای دەست بەکاربوونمان ئێمە هەوڵماندا هەندێک بودجەی بۆ دابینکەین و بە تایبەتی ئەوانەی سنگاو تەواو بوو و ئەوانەی چەمچەماڵش لە 80 بۆ 85 یان بەشێکیان تەواو بوو بەڵام گرفتی دارایی هەر مابوو بۆیە کێشەکانیان هەروە ماوە بەداخەوە تا ئێستا تەواو نەبوون چەندین جاریش لە سەردانمان بۆ لای وەزارەتی ئاودانکردنەوە نیشتە جێکردن و لە هاتنی بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاودانکردنەوە نیشتە جێکردنی سلێمانی بۆ چەمچەماڵ ئەو داواکاریەمان خستوتە بەردەستیان هەتا ئێستا کێشەکان لە وەزارەتی ئاودانکردنەوە نیشتە جێکردنە چووکە ئەو سلفەی کە وەریگر بە کۆمپانیەکە گرفت لە کۆمپانیاکە و گرفت لە با بڵین لانێ دارایەکێتی کەمنینە بودجانەی کە حکوومەت لە ئەنجامدانی پرۆژەکانی نیشتە جێبوون لە کوردستان خەرجی کردوون بەڵام تەواو نەکردنی ئەو پرۆژانە شوای کردووە خەڵکانێکی فەرمانبەران و بێدەرەتان نەتوان سوود لەو یەکانی نیشتە جێبوون وەربگرن و لە گرفتی کرێچێتی دەربازیان بێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.